لا تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە یاریکردن و تێکەڵاوبوونی منداڵ دەکەین لە کۆڵاندا. گرنگترین ئەو پەروەردە جوانانە، گرنگترین ئەو ڕێنمایانەی کە دایکان و باوکان پێویستە پێشکەش بە منداڵەکانیان بکەن و ڕێخستنێ بکەن لەوەی کە منداڵەکانیان لەگەڵ کێدا لە کۆڵاندا تێکەڵ بێ، لەگەڵ کێدا یاری بکاوە و یاریانە چییە کە پێویستە ئاگاداریان بێت. وە زۆر جار هەندێک منداڵ هەیە زۆر مانەوەی لە کۆڵاندا تووشی کۆمەڵێک ڕفتار دەبێت یاخود قسەی نەشیاو دەبێت. لەم بابەتەدا گرنگە دایک و باوک ئاگاداری پەروەردەی منداڵەکەی بێت. سەبارەت بەم تەورێمان گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا مریەم ئیبراهیم، ڕاوێژکاری پەروەردەیی. مامۆستایان زۆر بەخێر بێت. سپاس دەکەم. خێر بێت. مامۆستا، تێکەڵاوبوونی منداڵ لە کۆڵاندا شتێکی باشە یان شتێکی خراپە؟ خۆزگە هەبووایە نییە ئێستا؟ نییە. ئێمە کە باسی کۆڵانەکەین بەڕاستی ئێستا کۆڵان خامۆشە، دەنگی لێوە نایە. جاران پڕ بوو لە دەنگە دەنگ کە کۆڵانێک ئەبینی لە قەراقی شاری سلێمانیە لە شوێنێکە مناڵی تایە ئاهێکێتەوە بە تاڵێ ئەم گەڕەکە زۆر باشە، مناڵەکانیان لە دەرەوەن. بەڵام ئێستا دایک و باوک مناڵەکانیان بەرمەجە کردو. کۆنتڕۆڵێکە کە دەنگە دەنگەکان کۆنتڕۆڵەکە بەکارێن، ئەویش ئایپاد و مۆبایلەکەی. بەڕاستی وای کردووە کە مناڵ کەپت بووە، بێدەنگ بووە، جوڵەی نەماوە کە ئەو هەموو تاقە زۆرەیان پێیە. مناڵ تاقەیەکی زۆر زۆری پێیە. چەندیش ئەجوڵێ ئەوەنە زیاتر تاقەی زۆرترە بێ. چەند کەپتێکەی ئەوەی تر کەپتە بێ، ئەوەی تر سستە بێ. لەبەرەوە مناڵ ئێستا کە پێویستە ئەو دەنگە دەنگ و قیژە قیژ و جوڵە کە هەبێ ئێستا نەماوە. هەر لە ماڵیشەوە دایک و باوک هەر لە خۆشیان بێزارن، تااقەتی خۆشیانیان جا تااقەتی مناڵەکانیان بێ. کە مناڵ بەخشێکی خوای گەورەیە، خوای گەورە کە پێی دای ئەبێ خۆتی بۆ تەرخانکەی، چکە نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە. بە تایبەت دەبێت تەرکیزی لەسەری بێ، بە تایبەت ئەمڕۆ کە پەروەردە زۆر قورسە ئەبێت تەرکیزی لەسەری بێت چۆن پەروەردەیەکەی. لەبەرەوە ئێستا دایک بۆ ئەوەی کە ئەو دەنگە نەمێنێ لە ماڵە ئەو جوڵە نەمێنێ کۆنتڕۆڵیان کردوون. هەموو یعنی بڵێ مناڵ مەرحەلەی بەراعەتی خۆی هەیە بێ، ئەو مەرحەلەیە تەواوکە. هەموو قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی مناڵ گەشەی تایبەتی خۆی هەیە. ئەو جوڵە و هەڵبەز و دابەزە زۆرە کە هەیە، بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ شوێنێکی فراوانیان بۆ دابین کەن با دراوسێ بێزار نەکەن. لەبەرەوە ئەمڕۆ بە پێچەوانەوەی بە عەکسەوەی جاران مناڵ لە کۆڵان بوو، خواخوامان بوو بێتە ماڵەوە، کە هاتە ماڵەوە خەریکی پەروەردەی ئەوە بووین کە شتێک لە دەرەوە وەربگرێ ئێمە چاکیکەین. ئێستا بە عەکسەوە بە زۆری ژیانکەیتە کۆڵان خێرا. دوێنێ ئافرەتێک بۆ هەواڵپرسیم تەلەفۆنی بۆ کردم، منیش قسەم لەگەڵا کرد، وتی بڕوا بکە لە زوو ئەمەوێ بێن بۆ ماڵتان، بەڵام لەبەر بێمەجالی و مناڵ و ئەوانە ناتوانم. ئێوەتی مناڵەکان ماوەیەکی زۆر وەکو مدوین بووبوون بە ئەم ئایپاد و مۆبایلەوە، بەڵام هاتین کاتەکانمان بۆ ڕێخست. هەرچەند ئێستا دایک و باوک ناتوانێت کاتەکان ڕێک بخە. کاتەکانمان بۆ ڕێخستن کاتێک کە لێمان ئەسەندن نیو سەعات باش بوون، دوای نیو سەعاتەکە بیانووی ئەوەیان پێگرتن کەی ئەوەیان دەینەوە، دەستیانە کرد بە بیان و گرتن. ئیتر ئێمەشتمان ئەمە چار نییە، ڕێک لێمان سندون و گەورەکان پاسکیلێکم بۆ کڕێ و چۆتە دەرەوە. بەڵام خۆیان پەروەردەیەکی باشیان هەیە. هەر شتێک لە دەرەوە ئەبینن وتیکەیەتەوە ماڵەوە، دایکەزانی ئەوە هەڵی کرد ڕێک هەڵەکەی بۆ چاکەمەوە، دایکەزانی ئەوە قسەی کرد ڕێک بۆی چاکەکەمەوە، چکە پەروەردەیەکی باشیان هەیە. جا باسی ئەوەی کڕێ و جاران هێزی نەبوو دانیشێ نانەکە بخوا، یا ئەویان ئەو نەقەڵە بوو لە پەناوە ئەوەی خواردووە، هێزی نەبوو کە هەڵسێت. ئێستا سێرەکەم جۆرێکی ترن، هەر هەڵەیەک هەر شتێک ئەبین لە دەرەوە بۆمانە گێڕنەوە ئێمەش چارەسەریەکەن. ئێستا ئیتر بە تەواوەتی حساینەتەوە مناڵێکی باش. ئێمە زۆر جارگلەیش لە مناڵەکانمانەکەن، ئەڵێ مناڵەکانمان تەماڵ بووە، بەڵام تەماڵیەکەی چییە؟ هی ئەم ئایپاد و مۆبایلێ. باشە مامۆستا لەوە چێ دایک و باوکێک بڵێ من بۆیە مناڵەکە نانێرمە کۆڵان، لە مناڵانی کۆڵانەوە فێری کۆمەڵە قسەی نەشیا و ڕەفتاری نەشیاوە بێت، یان تووشی شەڕ و دەنگە دەنگ و ئەمانە ئەبێ، یان جلوبەرگەکەی پیسەکە، یان دراوسەکانی عەزیەتەکە. ئەمانە بەهانن بۆ ئەوەی کە بە فیعلی مناڵ نەچێتە دەرەوە.
خۆی هەموو شتێ سلبیات و ئیجابیاتی خۆی هەیە بێگومان بەڵام چوونە کۆڵان ئیجابیاتی زۆرترە تاوەکو سلبیاتەکە ئەو سلبیاتەی کە هەیە ئێمەی دایک و باوکە توانین چاکی بکەینەوە و کاتێک کە مناڵێک بڵێن بۆ نمونە سێکە فێری هەڵسوکەوتێکی خراپ بووە بڵێن قسەیەکی ناشرین ئەم دایکە یەکسەر هەستی پێیەکە کە خۆمان ناڵ بووین کە هاتوینەوە لە دەرەوە بۆ ماڵەوە ئەو دایکە سیرەکە یەکسەر ئەم شاشەی دەموچاوە وەکو تەلەڤیزیۆنەکە وایە ئەگۆڕێ ئەوە چیتە ڕۆڵە چی بووە هیچ لێ ڕووداوی هیچ بووە ئادەی بۆم باسکە ڕێک هەستی پێیەکە جاوەرە قسەیەکی ناشرین بکە کە قسەیەکی ناشرینی کە دەزانێ ئەمە لە دەرەوە هێناوێتی یەکسەر دایانێ و ئامۆژگاریەکە کە ئەم قسە لە هەموو ماڵی یاسای خۆی هەیە ئەبێ ماڵ یاسای هەبێ ماڵ یاسای نەبێ نابێ ئێستا دایک و باوکەکە بە عەمەلی هەل لە مناڵی و فێری مناڵەکانیانەکەن پەروەردەکان فێرەکەن کاتی دایکەکە چێ بۆ ژووری یەکێ لە مناڵەکان ئەیە لە دەرگاکەمە یاسای ماڵەکەیە مناڵەکەش فێرە بێ کە چوو بۆ ژووری خوشک و براکانی ئەیە لە دەرگای ماڵەکە لە ماڵە زۆر دەنگ هەڵبڕین نییە ئەمە یاسای ماڵەکەی لە ماڵی ئێمە قسەی ناشرین قەدەغەیە ئەمە یاسای ماڵەکەیە کام قسە ناشرینی کرد دایکی یەکسەر ئامۆژگاریەکە و بۆی چاکە کاتەوە یا بڵێن بۆ نمونە مناڵەکە بەهۆی بچووکیەوە ئەوە تەمەنی بچووکە چاک و خراپ لە یەک جیا ناکاتەوە نازانێت کام ڕەفتارە چاکە و کامە خراپە ڕوبەڕووی ڕەفتارێکی خراپە بێتەوە ئەی کاتەوە یەکسەر دایکەکە زانێت کە ئەمە بەهۆی ئەوەی کە پێ نەگەشتووە ئەم ڕەفتارەکە بۆی ڕوونەکاتەوە یەکسەر چاکێکاتەوە یا جلوبەرگەکەی پیسە خۆ چییە ئێستا غەسالەیە بە یەک تۆز دای ماڵە و بیکەرە ناو غەسالەکەەوە خۆ هیچ ئەزیێتێ ناکێشی ئیتر پێویست ناکەستە زەنشتیکەیت و فەرمانی پیادەیتەوە وا بکە و کە چوودە دەرەوە خۆ پیزمەکە و خۆوالێمەکە و چی و ئەمانە یا زۆر جار مناڵەکە تووشی تەحەڕوشی جەسەدیە بێتەوە ئەگەر دایکەکە لە پێشا خۆی کرد بێ بە هاوڕێی مناڵەکەی کاتێک کە مناڵەکەی وا ڕاهێنابێ کە چووە دەرەوە هاتە ژوورەوە هەموو شتەکانی بۆ بگێڕێتەوە بە چاک و خراپیەوە ئیتر ئەو کاتە هەشتێ لە مناڵەکە ڕووەدا یەکسەر دایکەکە ئەزانێ کە ئەو تەحەڕوشە کراوە نایەڵێ بچێتە هەمان شوێن و ناشێڵێ بچێتە لای هەمان مناڵ و ئەگەر خۆی نەکردوێ بە هاوڕێی مناڵەکە لەوانەیە بیخاتە دڵی خۆی و تووشی قەلقی و دڵەڕاوتیەوە ئەوە بێ بەڵام ئەگەر خۆی کردو بە هاوڕێی هەمووی بۆ ئەگێڕێتەوە لەبەر ئەوە ئەو چاک و خراپیانەی ئەو سلبیاتانەی کە هەیە ئێمە ئەتوانین بیکەین بە ئیجابی ئەتوانین وای لێ بکەین کە بە ئیجابیانە کۆڵان بەکاربێن خۆزگە جارێک کە مناڵ بچوایەتەوە کۆڵان داواژەکەم لە دایکان و باوکان کە جارێکی کە مناڵەکانیان بکەنەوە کۆڵان بچووکە کۆڵان زۆر شتە بەخشێ بە مناڵەکانیان بڕوا بکە مناڵی ئێستا جوڵەی نەماوە هەرەکەی نەماوە زۆریان ئەبینی زەرد بوون دەموچیان زەردەڵ بووە بۆ چکە ئەوە ناجوڵێ ئەوە دەملی ئاوا داژەندۆ بەسەر ئایپاد و مۆبایلەکە لەبەرەوە ئەمە ئازایەتی نییە بڵێ ئێستا من هەر کەسێکی نزیکی خۆم مناڵەکان وا ئەبێ بە 5 ساڵ جارێک میوانێکمان هات ئەو مناڵە لەوێ بوو زۆر سەیری ئایپاد و مۆبایلی ئەو مناڵانەیە کرد کە بەکاریانەیەنە میش دوایە بە باوکی دکتۆرە وتم زۆر بەزەیم پیا دوار سەیری ئەوانەیە کردوتی تۆ نازانی من خۆمەزانم ئەموت ئەم مناڵە فێری قسە نابێ ئێستا قسەی چی ئەکات تەسەووری ناکەی ئەم ڕستە جوانانە ئەو مناڵە ئێڵێ مناڵێکی زیرەک چالاک تا ئێستا بۆ جەڕەسیش کە هاتۆ بۆ مۆبایلی دایک و باوکی نیانێشتۆ ئەو هەڵی گرێ بیهێنێ بۆیان دەی بەکاری نێناوە تا ئەم 5 ساڵێ چکە بەردەوام خانەکانی مێشکی مناڵ لە گەشایە تا تەمەنی 18 ساڵی بە تایبەت پێشی سەر تا تەمەنی 18 ساڵی خانەکانی مێشکی تەواو نابێ دەی ئەو وای کردووە سەیری ئەمە ئەکاو هەم ڕۆشنایەکە و هەم بەردەوام سیرکردنەکەی کە ئەو خانانە لەوێ گەشاکە یەکسەر لە جێگەی خۆی ئەیکوژێت تر دوای شاگلەی لە مناڵەکانەکەی ناڵ مناڵەکانمان لە مەکتەب تەماڵە زۆر باش مامۆستا دایک و باوک تایبەت دایک چۆن بزانێت لەگەڵ لە کۆڵان لەگەڵ کیا تێکەڵە بێ منداڵێکی باشە منداڵێکی باش نییە فێری ڕەفتاری خراپ نابێت لە ڕێگەی ئەو منداڵەیە ئەو منداڵی دیکەوە ئەین چۆن دەتوانێت کۆنتترۆلی بکە خۆ ئەم دایکە مەسەلەن لەگەڵ منداڵەکەیانی بەردەوام لە کۆڵانەکەی خۆی مناڵ کە چوویە قوتابخانە ئیتر لە بازنەی خێزان دەرەچێتێتە بازنەی کۆمەڵگاوە ئێمەش کۆمەلگا چیە خۆ دەر و دراوسەکانی ئێمە هەریەکە لە دراوسەکانی خۆمان ناناستین ئەزانێکی چەند مناڵیان هەیە چۆنن و بمانەوە نەمانەوە ئەم مناڵانە بەهۆی ئەو بەراعەتەی خۆیان و ئەگەر دراوسێتی کاڵبۆتەوە ئێستا هاتو چۆن نەماوە بەهۆی ئەو بەراعەتەی خۆیانەوە هەر یەکتری ئەدوێنن
قسە لەگەڵ یەکتریەکەن بە تایبەتتر بە یەکەوە چن بۆ قوتابخانە، بە یەکەوە چن بۆ مزگەوت، بە یەکەوە چن بۆ خولی بۆ خول، بە یەکەوە چن بۆ دەرسی قورئان، بە یەکەوە چن بۆ دەرسە پەروەردەیەکان. من جارێک سیمینارێکم هەبوو، خولێکم هەبوو، بەردەوام بووین، بەس کچێک زۆر بە مەزبوطی هات. جارێک دواکەوت، منیش لێم پرسیوتم بۆ دواکەوتی، تیماوەستاکە هاتمە دەرەوە، کچی دراوسێکەمان ڕەفیقی خۆمە وتی لەبەر دەرگاوە سابوو سەیری کردومتیەوە بۆ کوێچی، وتم بۆ خولێکە چم، وتی ئەکرێ منیش بێم، تمارە وەڵام مامۆستام دێم زۆر باشە قبوڵەکە تیار لەگەڵما. ئەوە تاچوو خۆی گۆڕی و خۆی ئامادەکرد، ئەو نەم پێچوو، یعنی حەزەکەن بە یەکەوە بچن بۆ شوێنەکان. ئەوە شیانەکەوێتەوە سەر دایک و باوکەکە چۆن چاودێریانەکەن، ئەبێ بەردەوام چاودێریان بکەن و ئاڕاستەشیان بکەن، بزان لەگەڵ کیا تێکەڵە بن، کام هاوڕێ باشە، کام کەسە باشە بیکەن بە هاوڕێ خۆیان، کامە خراپە لێی دوور بکەونەوە. دایکی قسەیە کرد، ئەیوت پرسیاری لە من کردی مامۆستا تا تەمەنی هەرزەکاری مناڵەکەم زۆر باش و بەسە لە قسەم دەرەچێ درۆم لەگەڵاکە. وتم تۆ چاودێری کردو ڕەفیقی کێیەکە، هاوڕێتی کێیەکە؟ وتی لە مناڵی و مناڵێکی خراپی لەگەڵایە، ئێستش لەگەڵیایەتی، کەواتە تۆ نەوتوانیوە کە لەگەڵیایەتی ئەو لەوانەیە ئەو کاریگەری هەبێ لەسەری تۆ کە لە مناڵیەوە ئەوزانی کە ئەمە هاوڕێتی تۆ هەوڵ بدای لەگەڵ مناڵەکەی خۆت لێ دوور بکەوێتەوە. کەواتە ئێمە ئەبێ ئێمەی دایک و باوک بزانین لەگەڵ کێ تێکەڵە بێ، کامە هاوڕێ باشە بیانکەین بە هاوڕێیان تەرجیحیان کەین کە لەگەڵ ئەوانە هاوڕێیەتی بکەن، و بە تایبەت کە ئەچن بۆ دەرسی مزگەوت و بۆ مزگەوت و بۆ دەرسی قورئان و ئەوانە ئێمە هەوڵ دەین کە مناڵەکانمان هاوڕێیەتی ئەو مناڵانە بکەن. زۆر باشە. باست لە ئەوە کرد هەموو ماڵێک یاسایی هەیە و ئەبێ یاسایی هەبێ، با ئەم یاسایە بەرینە دەرەوەی ماڵ کە جەنابەت لەگەڵەوەی مناڵ بچێتە کۆڵان. یاسایەکێ بۆ چوونە دەرەوەی با بڵێن مناڵ، ئایا ئەم مناڵەکەی بچێتە دەرەوە چەندێکی پێ بچێ، یان بەڕەهایی دایکەکە چۆن هەندێک دایکمانەڵێ خۆزگە مەکتەب لە باتی تاقێ دوو تاقبووی مناڵەکەی لە ماڵ نەبێ، ئاوا هەر ئیتر ڕۆژ بۆ مناڵ بکاتە دەرەوە تا بانگی نیوەڕۆ کاتی نان خواردن نانێک بخۆ بچێتەوە دەرەوە هەتا ئێوەرە. بەم شێوازە ڕەهایە یان شێواز و یاسایەکەیە کە جەنابەت مەطرحیەکەی؟ خێرە بێ یاسایەکی هەبێ، ئەگەر ڕۆژانە بێ ڕۆژی سەعاتێک تا 2 سەعات باشە، بڵێن ئەگەر لای بەیانەکەی بوو سەعاتێک لای ئێوارەکەشی سەعاتی، ئەگەر بە یەکیشەوە بوو لای ئێواران، بڵێن ئەگەر کاتی هاوینە کاتێک کە فێنکەکە کە سەعاتێک بوو باشتر دایک و باوکە ئەتوان بە ئاسانتر چاودێریان بکەن و مناڵەکەش ئەتوانێت تااقەتی خۆی دەرەچێ و هەروەها ئەو نەژ نامێنتەوە لەگەڵ مناڵەکانی ترە کە بێزار بن لە یەکتری و شەڕ بکەن، چکە مناڵ بەهۆی ئەو بەریەکەوتنە شەڕەکەن، گوێژ نادەنە ئەوەی کە دڵی ئێشێ نائێشێ یەکسەر دوای ئەوەش ئاشتە بنەوە. لەبەرەوە ئەگەر ڕۆژانە بێ سەعاتێک یا 2 سەعات لەوە زیاتر نابێ. دوای ئەوە ئەگەر هەفتانە بوو هەفتەی 2 ڕۆژ بیان بن بۆ پارکێکی فراوان، ئەم شوێنە گەشتیانە پارکە فراوانانە کە هەیە، ئەو کاتە بە ئازادی یاریەکەن و بە ئاسانیش ئەتوان چاودێریان بکەن و خەڵکیش بێزار ناکەن و هاوڕێی تازەش ئەگرن و هەواکەشی پاکە. ئەو هەموو حرەکە و تاقە زۆرەی کە هەیەە ئەتوانن ئەو هەڵبەز و دابەزەی کە ئەیانەوێ لەوێ بیکەن و بە ئاسانی چاودێریە کرێ بۆ دایک و باوکەکە. پارک باشترین شوێنە ئەگەر هەفتانە بیان بن. ئێمە کە ئەڵێن بە تەکید کە کاتێ مناڵ ئەخەنەوە یا مناڵ مەخەنەوە یا کاتێک کە مناڵ خستەوە ئەبێ تەرکیزی لەسەری بێ. بە تایبەت ئەمڕۆ ئێمە جاران لە تەمەنی خۆمانە شەویش ئەچوونە دەرەوە بۆ یاری، بەس ئێستا بە هیچ شێوێ نابێ شەو بچێتە دەرەوە بە هیچ شێوەیە. هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی لێ کردووە ئەبێ بانگی مەغریبی دا مناڵەکان بێنە ژوورەوە، نابێ لە دەرەوە یاری بکەن. کەواتە کاتێک کە ئەچێتە دەرەوە ئەو کاتە کە لەگەڵ یابی خۆش هەم ئیستراحەتەیەکەی کە لە پارکێکە، هەروەها مناڵەکانیش لەگەڵ مناڵی تازە تێکەڵە بن و پەیوەندیەکی بەهێز دروستەکەن لەگەڵ یەکتریە. لەبەرەوە زۆر زەرورە کاتی بۆ دیاری کرێوەکو چۆن ئایپاد و مۆبایلەکەڵێن کاتی بۆ ڕێک بخرێ و دیاری بکرێ، ئەوش هەروەها چوونە دەرەوەش کاتێکی بۆ دیاری بکرێت. مامۆستا گۆڵان کاریگەریەکی لەسەر چ لایەنێکی منداڵە بێت لە ڕووی ئیجابیشەوە لە ڕووی سلبیشەوە هەر باسی بکەین، ئەو کاریگەریانە چین کە دروستە بێت لەسەر منداڵە کۆڵاندا؟ کاریگەری هەیە لەسەر
لایەنی جەستە، لایەنی دەرونی، لایەنی عەقڵی، لایەنی کۆمەڵایەتی ئەگەر بوارم بن هەرێکی تۆزێک تیشکێ بخەمە سەریان. لایەنی جەستایی بەهۆی ئەو هەڵبەز و دابەزە زۆرەی کە ئیکەن بەرگری جەستەیان بەهێزە بێ، چکە مناڵە تۆپتۆپێنە، یەکترگرتنە، دەست لە دیوارە، نازانم هەلوکێنە، ئەمانەمە کوڕەکان کچەکان پەتپەتێنە، خەتخەتێنە، دەست لە دیوارە، نازام چاوشەرکێیە، ئەمانە کە ئیکەن ئەم پەتپەتێن زۆر زۆر گرنگە، چکە تاقەیەکی زۆر سەرفەکە بە تایبەت بۆ چالاکردنی خانەکانی مێشک. زۆر کەم ئێستا کەم بووەتەوە، هەر لە ماڵیشە ناکرێت کە ئەسڵەن لە ماڵیشە بۆ مناڵەکان زۆر زۆر باشە ئەگەر پەتەکەیان هەبێت و بیکەن. ئەم تاقە زۆرەی کە سەرفێکەن وزەیەکی کالۆریەکی زۆر لە وزە سەرفەکەن. ئەم کالۆریە زۆرەکە سەرفێکەن ئەبێتە هۆی بەرگری جەستە، زوو تووشی نەخۆشی نابن، بە تایبێت نەخۆشیە دەرمیەکان، جەستەیەکی بەهێزیانە بێ. دوای ئەوە بێجگە ئەوە کە کاتێکە ئەم یاریانەکەن ماسوولکەی دەست و قاچیان بەهێزە بێت. بەهۆی ئەم تۆپتۆپێن و ئەم یاریانەوە کە ماسوولکەی دەست و قاچیان بەهێزە بێ وەکو مناڵانی تر نین، ئەمان جیاوازە بن، ینی مناڵانی تر کە لە ماڵەوە ئەو نەدانیشتون بڕواکە بێهێزێکی زۆر زۆر ڕووی تێکردوون. هەروەها ئەم کاڵی ماسوولکەی دەست و قاچیان بەهێزە بێ زۆرتر ئەمانە تاقە سەرفەکەن وە زیاتر تاقەشیان بۆیە وزەشیان بۆیە. ئەمجا ئەمانە چەند شتێک فێرە بن. یەکێک لەوانە ڕۆحی یارمەتیدان، یەکێکیانەکەوێ بە ئەرزا یەکسەر ئۆکانی کە هەڵیەسێنەوە ئەیتەکێنەوە هیچ نەبووە و دەی یارمەتیەدەن یا بە ڕۆحی فەرێق ئیشکردن. ئەگەر لە کۆنا من زۆر دیقەتی مناڵمەداکە ئەیانەوە خانوویەک دروستەکەن وەکو شارە مێرە تێوروکان خانوویان دروستە کرد، هەر هەموو بە یەکەوە یاری ئینەکەیان دروستە کرد. یا کچان ئەگەر بیان بینی لە دەوری خوان بەردانێن و ئێستا لە بەر دەرگا ئەیکەن بینیومە کچان یاریەکانی هێنە بەر دەرگا و خانوویان دروست کردەوە ژووری میوانەوە ئەوە چی و سیرەکەی ئیشەکانی دایکی دووبارە کات و بێشکەیەکی یا جۆلانەیەکی داناوە خەریکی مناڵەکە بێ. ئەمانە وا کات کە بە ڕۆحی فەرێق ئیش بکەن. یەکێکی تر لەوانە لێبوردەیی، لێبوردن ئەمڕۆ شەڕیان کردووە، یەکتریان تێ هەڵان کردووە سەیەکەی بەیانی ئاشبوونەتەوە، زۆر دڵیان پاکە لێبوردن. بەڵام جاران ئێستا الحەمدوللا ئەوەش نەماوە، جاران کە دوو مناڵەکە بوو بە شەڕیان ئەچوونەوە لای دایکیان باسییانە کرد. دایکە ئەم دایکەکە چۆ گیانی ئەو دایکەکە ئەبوو بە شەڕیان من ئەمەم بە چاوی خۆم بینیوە. مناڵەکە سەری لە بندەستی دایکیا بۆ ئەوکە شەروەها دوو دایکەکە قسەیان بە یەکتری و تۆ و شەڕیان کردووە. ئەم لێرەوە بە زمانی جەستە ئیشارەت لەوەکە چین بۆ کۆڵانی ئەو دی دوای یاریەکەی ئەمان ئاش بوونەتەوە لێبوردن بەرامبەر بە یەک. بەڵام تۆ ئەم شەڕە بۆ خۆ دروست کردووە لەسەر ئەمان. یەکێکی تر بەخشندەیی کە هەر لەم یاریانەوە لە کۆڵان فێرە بن. مناڵێک پار بوو هات لە قوتابخانە و تی مامۆسا ئەم مناڵە دراوسێمانە زۆر فەقیر حاڵن، من هەموو جار لە ڕۆژانەکەی خۆم بەشم یاوە، بەستە دایکم ڕۆژانەکەی لێکم کردومەتەوە. وتم بەس لای کەس مەیڵێ. تی مامۆسا منش دایکشم ئەوەی پێوتوم بۆیە لای تۆ وتم بۆیە ئەگەر بتوانی یارمەتی بی کەوتم لای کەس مەیڵێ وتی دایکشم ئەوەی پێوتوم لای کەس نایڵێم. ئەمە ئەگەر بەخشندە نەبێ ناتوانێت یارمەتی هاوڕێکەی بە. بێجگەوە خۆ گونجاندن خۆیانە گونجێن لەگەڵ یەکتەیە لەم لاوەدەری کە لەو لاوەیەتەوە بۆ خۆی یاری خۆیەکە. یەکێکی تر لەوانە خەوێکی باش کە ئەم هەمووی لایکێ ئەبێ کە ئەڕواتەوە ئیتر کفتە بێ بۆ خۆی لێ خەوتووە دەیخەو ئەبێتە هۆی ئەوەی کە ژەهرەکانی جەستە هەمووی دەرکرێتە دەرەوە. ئەگەر خەو نەبێ ژەهرەکانی جەستە دەرناکرێتە دەرەوە. دەی ئێستا مەقلوب بووەتەوە، ڕۆژ بۆ بە شەو، شەو بۆ بە ڕۆژ. ئێستا مناڵان تاوکو 2-3 شەو خەریکی ئایپاد و موبایلن. لەبەرەوە ئەم ژەهرەی کە لە جەستەیانە دەرناچێ نەخەوتووە، خەوی نەماوە. هەروەها یەکێکی تر گرنگدان بە لێهاتوویەکانی کە هەر لە یاریکردن لە کۆڵانەوە لایەنی کۆمەڵایەتی ئەگەر بێنە سەری پێشکەوتنی لایەنی کۆمەڵایەتی، هەروەها پەیوەندێکی تون و تۆڵ و بەهێز لە بینی لە نێوان ناڵەکانە. یەکێکی تر لەوانە توانینی چارەسەری کێشەکان. بڕوا بکە مناڵی وا هەیە شەڕ بۆ بە تووشیەوە شەڕی کردووە بێدەنگ خۆی پاک کردوێتەوە و جلەکانی تەکانەوە لە ماڵی شەو باسی نەکردووە.
جارێک دوانسیان ئەمە ئیتر فێری ئەوە بێ کێشەکانی خۆشی چارەسەر بکە باشە ئەگەر ئەمە نەکا خۆ هەر ئەم نازەی پێدراوە کاتێک کە گەورابێ ناتوانێت ڕوبەڕووی کێشەکان بێتەوە کەواتە لە کۆڵان کە ئەمە ڕوەدا چارەسەری کێشەی خۆی ئەکا ئیتر بۆ گەورەیش ئەتوانێت چارەسەری کێشەکانی خۆی بکە یەکێکی تر لەوەی کە زۆر گرنگە فێربوونی عادات و کولتوری کۆمەڵگا وەیە با بڵێن ڕوونتر بڵێن ئێستا مناڵی عەرەب هەیە لە هەموو کۆڵانەکانە بەهۆی ئەم مشکە ساڵیەوە کە ڕوویداوە هەموو جنوب هاتوون لە کۆڵانەکان ئابین کە خانوویان کڕیەوە مناڵی عەرەبەکان لەگەڵ مناڵە کوردەکانە تێکەڵ بوون ئەوان عادات و کولتوری ئێمە فێرە بن ئێمەشی ئەوان فێرە بن ڕۆژێکاوە چاوم لێ بوو مناڵێکی عەرەب تفێکی کرد لە یەکێ لە مناڵەکان یەکسەر ئەمەکە ئاوا یەخەی گرتووتی جارێکی کە تف نەکەی ئیتر ئەو ئەزانێ کە ئەمە لای ئێمە شتێکی ناشرینە کەواتە فێری عادات و کولتوری یەکتریە بن بێجگە ئەوە توانای بڕیاردان هەر لایەنی کۆمەڵایەتێکە ئەم مناڵانە لە ناو یاریەکەکەن کێشەیەکیان بۆ دروستە بێ یەکێکیان توانای بڕیاردانی هەیە ئەچێتە پێشووی تر ئەمە لای ئەم ناڵانە لای ئەم ناڵانەی تر گرنگە بێت دەی ئەم یەکجار بڕیاریدا و چەند جارێک ئیتر لە گەورەیە توانای بڕیاردانی زۆر بەهێزە ئەتوانێت کە کەسێک بێت لەسەر پێی خۆی بۆچێت ئەتوانێت کە پشت بە خۆی ببەسێ هەروەها لە هاتووی ڕێخستن شتەکانی خۆی ڕێکەخە لایەنە کۆمەڵایەتەکەی خۆی ڕێکەخە هەروەها لە یاریکردن لە دەرەوە هەموو هەستەکان بەکارێنی بەڵام کاتێککە ئایپاد و مۆبایلی پێیە تەنیا هەستی گرتن و بینین بەکارەهێنی با بینە سەر زۆر درێژەی پێ نەدەم لایەنی دەرونیەکە لایەنی دەرونیەکە زۆر گرنگە ئەوە دکتۆر حسێن خوزایی کە کۆمەڵناسی پسپۆرە لە زانستی کۆمەڵناسی ئەڵێ یاریکردنی مناڵ ڕۆژانە پێویستێکی زۆر زەرورە بۆ مناڵ پێویستە مناڵ یاری بکە کاتێک کە مناڵ یاریەکە هەمیشە دڵی خۆشە کە مناڵ دڵی خۆش بوو مناڵی دڵخۆش لە هەموو ژیانی لە هەموو بوارەکانی ژیانی سەرکەوتووە بێ ئەتوانێت زاڵ بێ بەسەر گرفت و ناڕەحەتیەکانی خۆی ئەتوانێت چارەسەری کێشەکانی بکە هەروەها مناڵ کاتێک کە یاریەکە لە کۆڵان بە ئازادی یاریەکە و بێشەرمکردن لە مناڵەکانی تریژ ئەبێتەوەی تەقینەوەی وزە شاراوەکانی هەروەها دوورەکەوێتەوە لە گۆشەگیری مناڵی ئێستا هەمووی گۆشەگیرە گۆشەگیری ئیکتئاب بەسەر خواداخران یان بڵێن دڵە ڕاوکێ ئێستا بڕۆ کلینیکەکانی دەروونناسی پڕە لە مناڵ بەهۆی چیەوە بەهۆی ئەوەی کە بەردەوامە ئایپاد و مۆبایلێ بەدەستەوە دایک ناتوانێت یا باوک ناتوانێت کاتەکانیان بۆ ڕێکخەن هەمووی تووشی بەسەر خواداخران بوون و دوای ئەوەش تووشی گۆشەگیری بوو توانای ڕوبەڕووبوونەوەی کێشەکانیان نیە توانای ڕوبەڕووبوونەوەی شتەکانیان نیە بۆ چکە کاتەکان ڕێک نەخراوە کەواتە ئەفو قسەکانت زۆر بەسوودن بەڵام کاتەکەت لەوە زیاتر دەرفەتمانە پرسیاریشمانەوە بەس وە کۆتا پرسیارەگەر شتێکی شدما بوو لەگەڵ وەڵامەکە تێکەڵی بکە هەر ئەبێ چۆن و بە چ شێوازێک ڕێنمایی مناڵ بکەین کاتێک کە ئەچنە دەرەوە چۆن هەڵسو کۆت و مامەڵە بکەن بە شێوازێکی گشتی کاتێک کە مناڵە چێتە دەرەوە پێویستە دایک و باوک چاودێری بکە و بەردەوامیش ئاڕاستەیان بکەن ئەم مناڵە کە دایک و باوکەکە هەموو دراوسەکانی خۆی ناسیە ئەم مناڵە خراپە سیفاتی خراپی چییە چه سیفاتێکی خراپی هەیە بۆ ئەوی لێی دوور بکەوێتەوە چه سیفاتی کامە باشەکە چۆن لێ نزیک بکەوێتەوە کاتێک کە چاودێریە کات بەمەی کە ڕێنماییەکە و بەردەوام چاوی لێتی ئەتوانێت دووری بخاتەوە لەو کێشە و گیر و گرفتانی کە لە دەرەوە تووشیە بێ هەروەها هەر ڕفتارێکی نەخوازراوە یا بڵێن دزێوی لێبینی یەکسەر چارەسەری کا وەکو درۆکردن دزیکردن دەستەکە بە جانتای دایکە بۆ بزانە بۆچی یا درۆکردن یا زۆر جار لە دەرەوە کەیەتەوە سێکەی دڵتەنگە سترێسە ئەبێ دایکەکە لێپێچینەوە لەمە بکات هەروەها لە مەکتەب تەماڵ بووە بزانێ بۆچی تەماڵ بووە هۆکارەکەی چییە یا خۆی بەکەمە زانێ مە زۆر خەتەرە ئەم خۆ بەکەم زانینە لە مناڵا دروست بێت زۆر خەتەرە ئەبێ دایک باوک چاودێری ئەمە بکەن ئەمە لەوانەیە تەنەموری بەرامبەر کرابێ من بابەتێکمە لەسەر تەنەمور ئێستا تەنەمور زۆر بەربڵاوە بە تایبەت گەورەکان لە بچووکەکان یەکێک تەمەنی لە ناڵە بچووکەکە گەورەترە پێڵێڵێ ڕۆژانەکەی خۆتم نەیەتی نایەڵم یاری بکەی لەگەڵمانە یا لەوانەیە لە مەکتەب یەکێک تەنەموری کردبێ بەرامبەر یا ئەڵێ ئەگەر ئەوەم بۆ نەکەی ئەوە ینی ئەم تەنەمورکردنە ئەگەر کە بەردەوام بێ دایک و باوک ئاگایان لێ نەبێ چارەسەری نەکەن
ئەمە وا ئەکات کە مناڵەکە هەز بە کەمی ئەکا و مناڵێکی سەرکەس دەرەچێ و لە گەورەیشا کۆی لە دەرەچێ لەبەرەوە دایک و باوکە بێت زۆر ئاگایان لە مناڵەکانیان بێ و هەر شتێک هەست پێکەن یەکسەر دەست بەجێ چارەسەریکەن. دەستە خۆش بێ زۆر بەڕێز مامۆستا مەریەم ئیبراهیم ڕاوێژکاری پەروەردەی بێگومان پرسیاری کەما بوو دڵنیام جەنابیشت قسەی کرد هەبوو بەڵام کار لەوە زیاتر دەرفەتینەین. یاخوا بەخێر بێ. بەخێر بێ یاخوا. سپاس سەرچاوەکان بەخێر بێ یاخوا. بەخێر بێ یاخوا.